لە فەفرۆشە دڵباشەکەی سلێمانی و پیاوە ژینگە دۆستەکەی هەولێر دوان لەو چیرۆکە زۆر جوانەکانی ئەمڕۆ بوون لە 1964 لێرە بە خێرایی هەندێک لە هەواڵ و چیرۆکە گرنگەکانی ئەمڕۆتان بۆ باسەکەم. بۆ بەخشین و دەستگیرۆیی خەڵک مەرج نییە خاوەن سەرمایە و پرۆژەی گەورە بیت. هەندێک جار بەشتی کەمە توانیت کارێکی گەورە بکەیت. ئەوە تەماوەی 2 ساڵە کاسبکارێکی بازاڕی جیاوازەکەی سلێمانی کە لە فەفرۆشێکی سەرعارەبانەیە دەرگای شوێنەکەی بۆ هەژاران واڵا کردووە و هەر کەسێک پارەی پێنەبێت بێ دڵی ناکات و لە فەی پێدات. ئاسۆ باخی کە پیاوە دڵ و دەروون باشەکەیە بۆ 1964 قسەی کردووەڵێت لەوە ساکەیەوە فێری بەخشین بوو چونکە کاتێک لە لای ئەو ئیشی کردووە پێی وتووە هەر کەس هات و پارەی پێنەبوو دەسمەنێ بەڕوویەوە و لە فەی بدێ. وەکە بە یاسۆ باخی باسی ئەکات ڕۆژانە 20 بۆ 30 کەس بێبەرامبەر لە فەیلا دەخۆن. خەڵکانێکیشان کاتێک لە فەیەک دەخۆن پارەی چەند لە فەیەک دەبەخشن تا زۆرترین کەس لێی بخوات. خاوەن ئەم ماڵە لە هەولێر نەک هەر ماڵەکەی خۆی بەڵکو و گەڕەکێکی سەوز کردووە. دیمەنەکە لە دوورەوە ڕێک وەک پارکێکی گەورە و سەوز خۆی ئەنوێنێت. ماڵەکە ئەکەوێتە گەڕەکی ئەندازیارانی هەولێر کە محەممەد نەزمەدین خاوەنیەتی و لە سەرارکی خۆی نەک تەنیا ماڵەکەی بەڵکو و شۆستە و شەقامی کۆڵانەکەشی سەوز کردووە. محەممەد بە زمانێکی شیرینی هەولێریانە بۆ 1964 قسەی کردووە وتی مەراقم دار و بارە زۆر کەیفم پێدێت. هەر بۆیە ماڵەکەم سەوز کردووە و کام دار و گوڵی بەنرخە بۆم هێناوە چەندین نەخشونیگاری جیاوازم لەسەر دروست کردووە. مادام هەر باسی سەوزاییە ئەم هەواڵەش گرنگە. تا ئێستا نزیکەی 2 میلیۆن دار زەیتون لە دەوروبەری هەولێر چێندراون. ئەمە بەشێکە لە پرۆژەی استراتیژی پشتێنەی سەوزایی. پارێزگای هەولێر ڕایگەیاند پشتێنەکە بە 8 قۆناغ تەواو دەکرێت ئەوەی گەیشتۆتە کۆتایی قۆناغی یەکەمە لە قۆناغی دووەمەین زادار فستق دەچێندرێت. جا بەم کارە هەم بەشێکی گرنگی پشتێنەی شار تەواوەکرێت و هەمیش هەولێر دەبێتە بەرهەمهێنەری باشی فستق و زەیتی زەیتون. سبەی جەژنی کرێکارانە و ئامارەکان دەڵێن حاڵی کرێکارانی کەرکووک هیچ باش نییە. ئەمڕۆ لە کەرکووک یادی ڕۆژی کرێکاران پێشخراو لە باخچەی مامەڕی شایادەکەیان کردەوە. لەبێ باسییان لەوە کرد کە لە ماوەی 16 مانجی ڕابردوو 25 کرێکار لە کاتی کارکردن گیانیان لەدەستداوە و 334 کرێکاری دیکەش بریندار بوون. ڕزگار سعید سەرۆکی یەکێتی کرێکارانی کەرکووک بە 1964 بێت. ئەو ئامارە لە سەرەتای ساڵی 2025ەوە هەتا ئەمڕۆ حیساب کراوە بەڵام ئێمە هێشتا ئەوەمان پێکەمە و پێمان وایە ژمارەکە زۆر لەوە زیاترە. هەر لەوێ ئامادەبووان وتیان لە کەرکووک منداڵی زۆر هەنکاریان پێکرێت داوایان لە ئیدارەی شارەکە کرد ئەمڕێ لە کارکردنی منداڵان بگرێت و هەمیش حەق و حسابی خانە نشینانی هەرتی ئەهلی نەخورێت. هەر بە خێرایی چەند هەواڵێکی دیکەتان پێ ئەڵێم. سبەی هەینی بە گشتی کەش و هەوا لەبارە بێت ئەگەر نیازی گەشت و سەیرانتان هەیە هیچ شتێکی ئەو تۆنیە لێتان تێک بدات. پێشبینیەکانی کەش و هەوا وا دەری ئەخەن کەپلەکانی گەرمە هەندێ بەرز ببنەوە بەڵام لە ناوچە شاخاویەکان پەڵە هەور و کەمێک باران دەبێت. ئەمڕۆ بەشێکی زۆر لە قوتابخانە بنەڕەتیەکان سەفرەیان بۆ قوتابیەکانیان ڕێخست بوو. هەندێکیان هەر لە حوشەی مەکتەبەکە سفرەیان ڕاخست بوو کردبیانە سەیران. هەندێکی دیکەشیان منداڵەکانیان بردبووە پارکە گشتیەکانی نزیک قوتابخانەکان منداڵەکانیش تا بڵێ کەیف ساز و دڵخۆش بوون. بەشێک لە خەڵکی دوکان ڕێگەیان نەدا پێوەری زیرەکی پرۆژەی ڕووناچی لە قەزاکەیان دابنرێت. ئەو خەڵکە دەیانوێت دوکان هەرخۆی بەردەوام کارەبای هیچ پێویستی بەبەیە ئەو کارەبا گرانەیان بە زۆر پێ بدرێت. لا دوێنێ شەوەوە بار هەڵگرێک لە لۆفەکانی سپیلێک بارێکی شوشەی لێکەوتووە و تاکو ئێستا بارەکەی هەر لەسەر ڕێگا ماوەتەوە و پاک نەکراوەتەوە. ئاستەنجی هاتوچۆشی دروست کردووە. لە خورمات و منداڵێکی تەمەند 2 ساڵان بەهۆی جیرانی کۆندامی هەناسەیەوە بورایەوە و حاڵی خراپ بوو بەڵام لە کامێرای چاودێریەوە دەردەکەوێت دەرمان سازێک زوو فریای ئەکەوێت و ڕێڕەوی هەناسەی بۆ ئەکاتەوە و منداڵەکە ڕزگارەکات. بەهۆی دروستبوونی کێشەی کارەبا لە پرۆژەی ئاوی خاس ئەمڕۆ دانیشتوانی خەڵات زێبێ ئاوە بن. ئەندازیار مارف مەحموود کا بەڕێوەبەری پرۆژەی ئاوی خاسە بە 1964 بێت بەهۆی دروستبوونی کێشە لە وێزگەی کارەبای 33 کەیوی پرۆژەکە دابشکردنی ئاو بۆ ئەمڕۆ وەستاوە. داوامان کردووە تیمێکی چاکردنەوەی کارەبا لە سلەیمانیەوە بێن و چاچی بکەنەوە بەڵام دیار نییە ئەمڕۆ چاک ئەکرێتەوە یاخودنا. مەفرەزەکانی پۆلیسی دارستانی هەواری شار لە سنووری گوندی چەقچەق لە سلێمانی 6 کوورەی خەڵوزیان تێکدا دەستیان بەسەر چەندین داری بڕاوەش داگرت. ئەوانەی و کوورانە دروست دەکەن کارێکی خراپ ئەکەن چونکە دار ئەبڕنەوە. پۆلیسی دارستانیش دانەدانا بە دوایاندا دەگەڕێت. بەڕێوەبەرەتی گشتی کشت و کاڵی دهۆ کاشکرای کرد لە سنووری پارێزگاکەیاندا مێرویسن لە سەرگەنمی چێندراوی ئەم ساڵ بڵاو بۆتەوە و
ئەوانیش بۆ ڕێگەریکردن لە تەشەنان نەکردنی لە ڕێگەی تیمەکانیانەوە بۆ ماوەی 2 مانگ هەڵبەتی قەڵاچۆکردنیان ئەنجامەدەن.